بەڕێزداراسیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵماندا سەبارەت بە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد، کێشەدارەکانی نێوان هەرێم و بەغداد یاخود چارەنووسی پرسەکانی نێوان پرسەدارەکانی نێوان هەرێم و بەغداد بە کوێ گەیشتووە. کاکدارا سڵاو لێبێت، بەیانیت باش. دەستپێک دەمێ بپرسم لە نوێترین هەنگاوی نێوان وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی هەرێمی کوردستاندا بڕیاراندا کاموچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەینەوە هەناردی هەرێمی کوردستان بکرێت. خوێندنەوەتان بۆ ئەم هەنگاوە چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، باز بۆیەوە سڵاویش لە دووسەر بینەرە بەڕێزەکان. ئەتوانین بڵێن ئەمە یەکەم جار نییە بەڕاستی کە گرفت و کێشە و ئالیشا کەوێتە نێوان پەیوەندیەکانی نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵام ئێستا ئەتوانین بڵێن دوای زنجیرەیەک لە دانیشتنی بۆ و ڕۆشتنی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغا، ئێستا بڕیاری ئەوە دراوە کە حکوومەتی عێراقی بڕێک پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و لە ڕێی بانکەکانی ڕاستین و ڕۆشیدەوە بۆ بەمەبەستی دابەشکردنی موچەی فەرمانبەران. دیارە ئەتوانین بڵین ئەمە بە شێوەی قەرزە یا بە شێوەیەک کە سولفەیە ئەینێرێ بۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتەی هەردوو لە ئاکەوتنە بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی یا ڕێکەوتنێکی کۆنکرێتی و بە دوجار تەسوێ حسابات لەگەڵ هەردوو لایە دەکرێت. ئەمە لای کەمی باشە بەوەی کە هیچکە فەرمانبەرانی هەرێم و موچەخۆرانی هەرێمی کوردستان و خانەنشینان نەبنە قوربانی ئەم ململانێ سیاسیە ناتەندروستەی کە لە نێوان هەردوو لادا هەیە و پێویستە بەڕاستی مەلەفی موچەخۆران جا بکرێتەوە لە ڕێکەوتنە سیاسیەکان، چونکە دوجار هەرێمی کوردستان بەشێک لە عێراق و پێویستە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان شایستە داراییەکانیان ماگانە لە کاتی خۆیان وەربگرن. بەڵێ کاکدارە تا چەندێک نەناردنی یاخود تا چەندێک نەناردنی پشکی هەرێم ناردنی شایستە داراییەکانی هەرێم لەلایەن عێراقەوە دەستوریە؟ بەداخەوە سەوتت زۆر لاوازە، نازانم پرسیارەکە وازە. بەڵێ کاکدارە پرسیارەکە دووبارە دەکەمەوە تا چەندێک نەناردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە دەستوریە؟ ئێمە یەک گرفت ئەوەیە جاری وایە دێن بە مەقتەعی شتێکە دێن بۆ ناڵێن لە یاسای بودجە بڕیار دراوە پشکی هەرێمی کوردستان 12.67 بێ و ماگانە ئەوەندەی بۆ دێ، بەڵام ئەبێ هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم وەلایەنە پەیوەندیدارەکان زۆر بەوریایە و مامەڵە لەگەڵ ئەمە بکەن. ئێمە لە یاسای بودجەی عێراق ئاماژە بەوە کراوە کە ئەبێ کار بە قانونی ئیدارەی مالی عێراق بکرێەوە، ئەبێ بین بڕگەکانی مادەکانی تەوەرەکانی هەمووی باش بخوێنینەوانێ بە دڵنیایە ئەو کاتە ئەبێ بڕیار بدەین کە ئەمە کام لا مقصرە و کام لا تاوانبارە، چونکە بەڕاست هەمومان ئەزانین جۆرێک لە بێمتمانەیی لە پەیوەندیەکانی نێوان هەردوو لایە دروست بووە، کێشەیەکی کەڵەکە بووی ساڵانی ڕابردووی زۆر هەیە. هەروەها بە جۆرێکی تر دەتوانین بڵێن نەبوونی نیازپاکیش لەلایەن هەردوولاوە کە ئەمە وای کردووە، بۆیە ناتوانانی ئێستا بە دەقیقی بڵێ ئەم لا مقصرە یا ئەم لا تاوانبارە یا ئەو لا هەموو خاڵەکانی جێبەجێ کردووە. ئەممانە زانین هەرێمی کوردستان ئەڵێن ئێمە ئامادەین خاڵەکان یان بڕگەکانی بودجە جێبەجێ بکەین، بەڵام ئایا پارەکەی داهاتەکەی ڕادەست کردووە؟ یعنی ئەمە بەشێکە کە توانین بڵێن زانیاری وەک پێویست نیە. بەڵێ کاکدارە دەتوانێت پرسیارە بکەین لەم هاتوونەهاتی بودجێتە کام لایەن عێراق یاخود هەرێمی کوردستان پابەندی یاسای بودجە نەبوونە، ڕەنگە بڵێمە دیاریکراوی خەتای عێراق یا خەتای هەرێمی کوردستانە کەمێک ئەمە شیکردنەوەی یاخود وتنی ڕەنگە ئەمە پێویستی بە چەند شیکاریەکە بێت، بەڵام دەتوانین ئەو بپرسین تا چەندێک هەرێمی کوردستان یاخود عێراق پابەندی یاسای بودجە بوونە، کامیان زیاتر پابەندن کامیان کەمتر پابەندن؟ ئێمە ئەتوانین بڵین هەرێمی کوردستان ئەگەر چی ئێستا ڕایگەیاندووە ئەڵێ ئێمە پابەندین بە خاڵەکانی بودجەوە، بەڵام ئەبێ هەرێمی کوردستان ئەمە عێراق هەرێمی کوردستان وواڵێ هەرێمی عێراقیش من حەزەکەم لێرە تیش و کچە بخەمە چەند خاڵێک، یعنی ئەبێ هەرێمی کوردستان ئەم ڕاستێ بزانە ئەم عێراقی ئێستا عێراقەکەی ساڵانی ڕابردوو نییە. عێراق
جاران ئەگەر ئەسەرۆشی ئەنجومەنی وەزیران بەڕێز مالیکی بوو یان عەبادی بوو یا عادل عەبدولمەهدی بوو یا کازمی بوو کە بڕیاری ئەدا پشتی هەرێمی کوردستان بنێرێ لەوانەیە لە کابینەکە گرفتێکی بۆ دروست نەبووایە. بەڵام ئێستا لە حکوومەتی تازەی عێراقا کاتێک بەڕێز سەرۆکی حکوومەتیش بڕیارەدا ئێمە وەزیری داراییمانەیە بەپێی یاسا مامەڵاکە لەولاوە بەپێی قانونی ئیدارەی مالی مامەڵاکە لەولاوە لە عێراقا ئۆپۆزیسیۆنێکی بەهێزێ لە ناو پەرلەمانە لەوانەیە ئەگەر بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی لە چوارچێوەی بودجە و لە چوارچێوەی قانونی ئیدارەی مالیە نەبێ ئەوش گرفتی بۆ دروست دەبێت. دوجار ئەو کاتێک بە وەفدی کوردیش پێم وایە بەم سەراحەتە ئەمە پێوتون پێتی ئێمە بەپێی یاسای قانونی ئیدارەی مالی و بەپێی یاسای بودجەی مامەڵەتان لەگەڵاکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەستن بەکارەکانی خۆیان لەبەرەوە ئەم تێڕوانینەی هەرێمی کوردستان ئەگەر پێی وابێ عێراقەکەی ڕابردووە ئێستا عێراق چۆتە ناو سیستەمێکی ئیدارەی مالی نێودەوڵەتیەوە کە سیستەمی سۆفتی پێ ئەڵێن لە هەمومان ئەزانین مامەڵەی دۆلار و بانکەکان و دراو گۆڕانی زۆری بەسەرا هاتووە لە عێراقەوە ئەبێ هەرێمی کوردستان خوێندنەوەیەکی نوێی بۆ عێراقی ئێستا هەبێ بۆ مامەڵەی لەگەڵ عێراقی ئێستا هەبێ بۆ مامەڵەی لەگەڵ یاسای بودجە لەگەڵ یاسای قانونی ئیدارەی مالیە ئەگەر هەر بڵێ وەڵا من ڕێک ئەمە پشتی خۆم و ئەوە نەئەکەم و ئەوە پێم وایە گرفتەکان بەردەوام دەبن بۆیە وەخاڵێکی تریش پێویستە بەڕاستی وەفدی هەرێمی کوردستان بەداخەوە ئەم وەفدانە بەردەوام دێن و دوجار بە جۆرێک لە دەستی بەتاڵەوە جۆرێک لە کۆنگرە ڕۆژنامەگەرەکانە ناومێدی بۆ خەڵکی کوردستان پەخشەکەن پێویستە بەڕاستی وەفدەکە دەسەڵاتی هەبێ یان خەڵکی باڵاتر بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خەڵکێکی ترە کە توانای بڕیاری یەکلاکەرەوەی هەبێ نەک وەفدەکە بێ لێرە مناقەشە بکا و بڕیارێکیان بۆ تەرەفەکەن دوجاریە پێشنیارەکە بڵن بیبینەوارێ گوێی لەسەر بکەین و ئەمە دوجار گرفتێکی گەورە دروستەکەوە هەموو مانگە ئەم دۆخە بەردەوام دەبێت کە ئەمە پێم وایە سیستەمێکی گەورەی لە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. خاڵێکی تر گرنگە هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە ئەمە یەکلا بکاتەوانە شایستە داراییەکانی موچەخۆران و ڕعایی ئیجتیماعی چاودێری کۆمەڵایەتی نەبەسرێتەوە بە هەندێک ململانەی سیاسی و هەندێک گرفتی ئابووری کە لە نێوان هەردوو لادا هەیە. بەڵێ کاکدارە کام مادە و بڕگانەی یاسای بودجە کێشەی تێدا هەیە کە تاوکو ئێستا یاساکە جێبەجێ نەکراوە یاخود کام مادە و بڕگانەی بودجە لەگەڵ ئێستای عێراقدا وەکو خۆت باست لێوە کرد ناگونجێت؟ ئێمە یاسای بودجە تازە بۆ بە یاسا و لە پەرلەمان دەنگی پێدراوە و دەبێ هەموو لایەنە عێراقیەکان پابەند بن پێوەی لەبەر ئەوە ئەمە بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین کاتی خۆی ئێمە ئەوەمان وێت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریە کاتێک بودجە تەواو بوو دەنگی لەسەردرا وەکو فراکسیۆنی یەکگرتووتمان ئەم بودجەیە کۆمەڵێک خاڵ و بڕگەی تێدایە کۆمەڵێ مادەی تێدایە کە گرفتت بۆ دروستەکە و هەروە ئەتوانین بڵێن جارێکی تر حکومینێک وایە بە شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە قەیرانی بۆ دروستەکە تەسەورەکەی هەر لە مادەی 1 و 2 کاتێک پیای ئەڕۆی کە ئەڵێ پێویستە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان تەسریح حسابات خۆیان بکەن لە ساڵی 2004ەوە تا ئێستا هەر ئەمە گرفتێکی گەورەیە لە سەرەتاوە بۆی دروستە بێت کەواتە ئەتوانین بڵێن زۆر بڕگە و مادەی تایە ئەگەر وەکو پێویست مامەڵەی لەگەڵا نەکرێ بە دڵنیایەوە قەیران بۆ شایستە داراییەکانی هەرێمی کوردستان دروست دەکات و ئەو بڕگانەشی کە دوجار ئەڵێ ئەبێ مانگانە پاکتاوی حسابی بکرێ وات ئەو بڕگەی کە ئاڵێ ئەبێ هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل ڕادستی یعنی داهاتەکەی ڕادستی حکوومەتی مرکزی بکات کە لە کاتێکە ئەو دوای ئەوەیش کە ئازانین کە فرۆشتنینەوە لە ڕێگای تورکیاوە ڕاوەستا بە پێی بڕیاری پاریس گرفت دروست بوو بۆ داهاتی هەرێمی کوردستان کە ئەمانە هەمووی کۆمەڵێک بڕگە و مادە نەتوانم بڵێم لەسەروەستانی ئەوێەوە بە جددی ئەبێ هەرێمی کوردستان بە تێڕوانینێکی نوێ و مامەڵە لەگەڵ ئەم حکوومەتی ئێستای عێراقیدا. بەڵێ کاکدارە لە ئێستادا هەرێمی کوردستان گەشتووەتە ئاستەکە لە بەغداد بێهیوا بێت و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە لە دوای بێهیوابوونی لە بەغدادا؟ پێم وایە نابێ بێهیوا بێت چونکە بێهیوابوون لەگەڵ بەغایە دوجار قەیرانێکی زۆر سەختتر بۆ هەرێمی کوردستانە خوڵقێنێەوە دروستی دەکا چونکە هەمومان ئەزانین ئەو پاڵپشتێ نێودەوڵەتی لە ڕابردووە بۆ هەرێمی کوردستانە بۆ ئێستا زۆر داوازە
و ئەو یەکگرتووەیە کە لە ناو ماڵی کووردا هەبوو لە هەرێمە کە جاران بەهێزەوە لە بەغا مامەڵەی ئەکرد ئێستا پەرتەوازە و لاوازە ئەگەر جاران حکوومەتی عێراقی حکوومەتێکی لاواز بوو ناوماڵی شیعە ناوماڵێکی پەرتەوازە بوو لایەنە پێکەنەرەکانی حکوومەت بەڵام ئێستا ئەتوانم بڵێم ناوماڵی کورد و ناوماڵی سونە لاوازە و حکوومەت ئەو حکوومەتەی ئەو خەڵکەی کە جیاوازە لە ناو حکوومەتی عێراقی ئێستا لە دەرەوەی حکوومەت و پەرلەمانە کە ڕەوتی سەدراوە ئێستا چوارچەوەی هەماهەنگی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ماڵێکی تۆکمەی هەیە و یەک بڕیاریان هەیە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە بەرنامەی حکوومەتی عێراقی لەبەرەوە من پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان پەنا بۆ شتێک نەبا کە زیانێکی گەورەتر بکە بۆ مانایی کە بێوێ وەرەقەیەک ڕاکێت چونکە ئێستا پێم وایە یەک کار لە بەردەستی هەرێمی کوردستانە هەیە ئەویش ڕێخستنەوەی نێوماڵی خۆی بەهێزکردنی ناوماڵی خۆی و بە یەک پاکێجی هاوبەشەوە هەموو پەرلەمانتارانی کورد هەموو پۆستەکە سیادیەکان لە عێراقا کار بکەن ئەمانجی بکەن ئاگان لە وردەکاری ڕێککەوتنەکان هەبێ کۆدەنگ بن لەبەرەوەی ژمارەیەکی باش لە پەرلەمانتار و لە پۆست سەرۆک کۆمار و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی پەرلەمان و کە ئەمانە کەم نین بەڵام بەداخەوە توانم بڵێم ئەم کۆدەنگیە بە دوور دەبینم لەبەر ئەوەی ناکۆکیەکانی لایەنەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە لە بەغاژ ڕەنگی داوەتەوانێت. بەڵێ کاکدارە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کات و فشارێکی لە بەردەستە بۆ ئەوەی کە عێراق ناچار بکات بە خەرجکردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان؟ دوارم بڵم بەهێزترین فشاری هەرێمی کوردستان ئەو فشارەیە کە پابەند بێ بە یاسای بودجە و قانونی ئیدارەی مالیەوە بۆ ئەوەی لە کاتێکە ئەگەر حکوومەتی عێراقی جێبەجێی نەکرد پشکی هەرێمی نەنار ئەو کاتە تۆ بتوانین لە ڕێی بەهێزی یاسا لە ڕێی دادگای فیدراڵیەوە لە ڕێی نەتەوە یەکگرتوەکانەوە لە ڕێی قونسوڵی وڵاتانەوە پەیامی خۆت بگەێنی بڵێ کە ئەوە ئێمە تەواوی بەرگە و مادەکانی یاسای بودجەمان جێبەجێ کردەوە بەڵام ئەوە حکوومەتی عێراقیە نایەوێ شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و قوتی هاوڵاتیان بهێت. کاکدارە ئەگەر هەرێم و بەغداد یعنی پێداگیری لەسەر ویستەکانی خۆیان بکەن و نەگەنە ڕێککەوتن و ئەنجامێک چارەنووسی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە کوێ دەکا؟ بەداخەوە چۆن لە ڕابردووە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان باجی ئەم ململانێ سیاسی ناتەندروستیان داوە من پێم وایە جارێکی تر ئەو خێرانە دووبارە بێتەوە بەڵام گرنگە هەموو لایەنە سیاسیەکان لایەنە دەسەڵاتدارەکان ئێمە کارێ بکەین لە بەغا داوا لە سەرۆکایەتی کۆمار سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان بکەین کە موچەی فەرمانبەران و شایستەدارایەکانی موچەخۆرانی حەقیقی لە هەرێمی کوردستانە نەبێتە قوربانی ململانێ سیاسیەکان چۆن هاوڵاتێکی بەسپایی چۆن هاوڵاتێکی مووسڵی لە کاتی خۆیان مانگانە موچەی خۆی پێگا فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بۆ شێوەیە مامەڵەیان لەگەڵا بکرێت ئەگەر پەیوەندیەکانیش وەکو پێویستین لەگەڵ حکوومەتی هەرێمایان گرفتیان هەیە پێویستە لە ڕێگای یاسا و لە ڕێگای ئیداریەوە مامەڵە لەگەڵا بکرێت نەک هاوڵاتیان و موچەخۆران بکرێنە قوربانی ئەم ناڕێکی پەیوەندی و ئەم کێشانێکە لە نێوان هەردوولادایە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس کە لە بەیانی ئەمڕۆی کورسات نیوزدا لەگەڵمان بوویت.